ئەم ئاگرە فێری ئەومان دەکات هەر کەسێک معجب بێ بەخۆی، هەر کەسێک لوتبەرز بێ، هەر کەسێک خۆی بە گەورە بزانێ، خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. قەومی عاد کە قەومی هود پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لە قورئانی پیرۆزە خوای گەورە باسییان دەکات، دەیانوت چی؟ وقالوا من أشد منا قوة، دەیانوت کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ؟ کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ؟ کەس نییە. بەڵام خوای گەورە بایەکی بۆ ناردن 7 شەو 8 ڕۆژ ئەم بایە لێیانیدا هەر هەمویانی وێران کرد و هەمویانی کوشت. خوای گەورە بەس بەبا لە ناویانی بایەکی بەهێز، بایەکی بە قووەت، خوای گەورە قەومی عادی لە ناو برد و ڕەگ و ڕیشیانی دەرکرد دەرەوە، چونکە دەیانوت وقالوا من أشد منا قوة، کێ لە ئێمە بە قووەترە؟ کەس نییە. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەوەلەم یەڕوا ئەن الله الذي خلقهم هو أشد منهم قوة، ئەی باشە ئەوانە نازانن کە ئەو خوایە کە خالقی ئەوانە بەدیهێنەر و دروستکەری ئەوانە زۆر لەوان بەهێزترە؟ دەی خوای گەورە بەبا لە ناوی بردن. ئەمانیش دەیانوت ئێمە هیچ کەسێک پێمان ناوێرێ. سەرۆکی ئەمریکا دەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرەو ڕووی ئەمریکا بێتەوە. چەند ڕۆژێک پێش ئێستا وتی هیچ کەسێک ناتوانێت، واتە مەبەستی خوانیە، مەبەستی مەخلوقاتە. هیچ مەخلوقێک واتە لەسەر زەویان ناتوانێت بەرەو ڕووی ئێمە ببێتەوە، چونکە ئێمە وڵاتێکی زلهێزین. بەڵام خوای گەورە دوو مەخلوقی بۆ نارد کە باو ئاگرە وای لێکردن لەسەر چۆک دابنیشن. لە کاتێکە ئەو دوو مەخلوقەشی بە کەمی ناردۆ بۆیان، بەپی غەزەبەکەی خوا نییە هێشتا، کەواتە هەرچەندی ئینسان لە خۆی بایی بێ، ڕۆژێکە بێ خوای گەورە لوتی دەشکێنێ. بۆی لە خۆتان بایی مەبن لە بچووکەوە تا گەورە، نەک تەنها کەسێکی دەسەڵاتدار، مرۆڤێکی نەخوێنەوار داما و گیرفانی بەتاڵ بێ، هیچی نەبێ لە خۆی بایی بێ، خوا لوتی ئەشکێنێت، چ جای کابرای دەسەڵاتدار بێت. هیچ کەسێک نابێت لە خۆی بایی بێ بە شانازی بە دەسەڵاتی خۆیەوە بکە، بە پارەی خۆیەوە بکە، بە عاقڵی خۆیەوە بکە، لەوانەیە لە چرکێکا خوای گەورە عەقڵ و ماڵ و سەرد و سامان و هەمووی لێ بسێنێتەوە. شانازی بە خۆتەوە مەکە، شانازی تەنها بە دینەکەتەوە بکە. بەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرە ڕووی ئەمریکا بێتەوە، بەڵێ بەتوانی خوای گەورە مەخلوقی بۆ نارد ئاگرێک لەگەڵ هەوایەکە، بایەکە، ئەو بایە سوبحاڵە بە چاویش نابینرێ، کەس بابینێ بە چاو نابینرێ، بەڵام چۆکی بۆ وڵاتە زلهێزەدانا لە کاتێکە بە چاویش نابینرێ. کەواتە دەسەڵات تەنها لای خوایە، گەورەی تەنها لە خوا جوانە، لە هیچ کەسێک جوان نییە.